سڵاو ئەزیزانم، دووبارە گەڕامەوەلاتان بە شتێکی جیاوازتر، ئەویش پاترۆنی کەوای حەوپارچە. پاترۆنێکی زۆر مەزبوط بۆ ئەو خاتونانەی داوای پاترۆن دەکەن نامەدەنێرن بۆ کەوای حەوپارچە. تۆی خاتون کە خەیات بیان خەیات نەبی دەتوانی پاترۆنەکە بەکاربێنی زۆر بە ئاسانی. قیاسێکی مەزبوطی لەسەرە، هیچ کێشەیەکت بۆ دروست ناکە لە کاتی بڕین و دووریندا و تووشی ناوێت لە کاتی دووریندا. ئەمەندە بە مەزبوطی و بە جوانی دەتوانی بیدووری. کەواکانمان باشترین شتن، هیچ کاتێک لۆچ دروست ناکە و قیاسێکی مەزبوطمان داوەتەیە، کەوایەکی کلۆشی زۆر مەزبوط و بخود دەردەچێت. چاوەکەم تۆش داوای کە و پەلە بکە، گەیاندنیش هەیە بۆ هەموو شار و شارۆچکەکان. ئەو پاترۆنەی کە پێشکەش بە تۆ دەکرێت خیبرەی 23 ساڵی خەیاتیمانە. سڵاو ئەزیزانم، دووبارە گەڕامەوەلاتان بە شتێکی جیاوازتر، ئەویش پاترۆنی کەوای حەوپارچە. پاترۆنێکی زۆر مەزبوط بۆ ئەو خاتونانەی داوای پاترۆن دەکەن نامەدەنێرن بۆ کەوای حەوپارچە. تۆی خاتون کە خەیات بیان خەیات نەبی دەتوانی پاترۆنەکە بەکاربێنی زۆر بە ئاسانی. قیاسێکی مەزبوطی لەسەرە، هیچ کێشەیەکت بۆ دروست ناکە لە کاتی بڕین و دووریندا و تووشی ناوێت لە کاتی دووریندا. ئەمەندە بە مەزبوطی و بە جوانی دەتوانی بیدووری. کەواکانمان باشترین شتن، هیچ کاتێک لۆچ دروست ناکە و قیاسێکی مەزبوطمان داوەتەیە، کەوایەکی کلۆشی زۆر مەزبوط و بخود دەردەچێت. چاوەکەم تۆش داوای کە و پەلە بکە، گەیاندنیش هەیە بۆ هەموو شار و شارۆچکەکان. ئەو پاترۆنەی کە پێشکەش بە تۆ دەکرێت خیبرەی 23 ساڵی خەیاتیمانە.